سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژێ مانگرتنی کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران، سووتانی دەیان هێکتار لە کێڵگە کشتوکاڵیەکانی گیلان غەرب، کۆبوونەوەی گەنجانی بێکاری ماحشەر لە دەفتەری نوێنەری مەجلس، تێشووی زۆری جەرمان هەزینەی هەژارکردنی خەڵکی ئێران، درێژە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و گیانەدەستانی دەیان کەس و سنووردارکردنی چالاکی ژنانی ئەفغانستانی لەلایەن حکوومەتی تاڵیبان. درێژێ مانگرتنی کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی پێنجشەممە 1 جۆزەردان کامیۆنداران لە شارەکانی کرماشان، عەباسابادی ئیلام، بەدرە، دەڕەشار، قەسری شیرین، سیرجان، کرمان، عەراق، شیراز، قەزوێن، ئیسفەهان، تەورێز، بەندەر عەباس و ناوچەیە ناودەروەند دژ بە دۆخی خراپی پیشەوی و مەعیشەتی دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. بەپێ بانگەوازێک کە پێشتر لەلایەن یەکێتی کامیۆندارانی ئێرانەوە بڵاو کرابوو، بڕیاردرا ڕۆژی 1 جۆزەردان شۆفێرانی بارهەڵگر لە سەرانسەری وڵات دژ بە سیاسەتەکانی ڕۆژیمان بگرن. لە بەیانی ڕۆژی پێنجشەممەوە 70% کامیۆنداران لە ماڵەوە مانەوە و پایانەکانی بار چۆڵ کران. هەروەها هەندێک لە شۆفێران لە بەردەم پایانەکاندا خۆپێشاندانیان کردووە و بە وتنەوەی دروشم خوازیاری دابینکردنی گازۆئیل بە نرخی گونجاو، پێدانی بیمەی کارامە، کەمکردنەوەی نرخی پارچەی یەدەکی ئۆتۆمۆبیلی و لاستیک، چوونە سەرەوەی نرخی کرێبار و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. سووتانی دەیان هێکتار لە کێڵگە کشتوکاڵیەکانی گیلان غەرب. بەیانی پێنجشەممە 1 جۆزەردان 6 هێکتار لە کێڵگە کشتوکاڵیەکانی شارستانی گیلان غەرب لە ئاگردا سووتە و زیانێکی زۆر بە جوتیاران گەیشت. بە وتەی کەشاوەرزان، نەبوونی ئیمکانات کێشەی بۆ کەشاوەرزانی ئەو شارستانە لە وەرزی گەرمادا ساز کردووە و هەر ساڵ زەویەکانیان بەهۆی گەرمای سەروی 45 پلەی لە ئاگردا دەسووتێت. لە لایەکی دیکەوە ژینگە دۆستانی شاری پاوەتوانیویانە پاش چەند ڕۆژ ئاگری دارستانەکان لە چیای نەجار و ناوچەی کەمەرە کۆنترۆڵ بکەن. بەڵام هەوڵی ژینگە دۆستانی شاری ئیلام بۆ دامرکانەوەی ئاگری چیای کافرکۆ هیچ جاکامێکی نەبووە و داوای یارمەتی لە خەڵک دەکەن. ناڕزایەتی خاوەن نانوەخانەکان لە نەیشابوور. بەیانی پێنجشەممە 1 جۆزەردان خاوەن نانوەخانەکانی نەیشابوور هاوشێوەی هاوکارەکانیان لە شاری سنە لە بەردەم یەکێتی نانەوایاندا خۆپێشاندانیان کرد. نەڕازیان بە وتنەوەی دروشم خوازیاری وەلانانی سامانەی نانینۆ، پێزانی ئاردی دەوڵەتی، دابینکردنی کارەبای 24 کاتژمێری، کەمکردنەوەی نرخی کرێدووکان، ئاو، بەرق و گاز، هەروەها دابەزینی نرخی بیمە بوون. کۆبوونەوەی گەنجانی بێکاری ماحشەر لە دەفتەری نوێنەری مەجلس. کۆمەڵێک لە گەنجانی بێکاری بەندەر ماحشەر ڕۆژی پێنجشەممە 1 جۆزەردان لە نێو دەفتەری نوێنەری ئەو شارە لە مەجلیسی کۆنەپەرستی ڕژیم کۆبوونەوە. گەنجانی بێکار با نوێنەری کۆماری ئیسلامیان وت بەندەر ماحشەر سەرچاوەی بەشێکی زۆر لە داهاتی دەوڵەتە، بەڵام دانیشتوانەکەی لە ژێرهێڵی هەژاریدا دەژین و زۆربەی گەنجەکانی بێکارن. ناڕازیان بە وتنەوەی دروشم ڕایان گەیاند تا کەی بێکاری، هەژاری و جیاوازی تەحەموڵ بکەین. بۆچی پشکی خەڵکی ئەو شارە لە دەیان ناوەندی سنعەتی تەنیا پیسبوونی هەوا و ئاوە. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە چابەهار و مشکین شار. بەیانی چوارشەممە 31 گوڵان دوو هاوڵاتی بەناوەکانی عەبدولغەفور عەزیزی و مستەفا ئێکرامی لەلایەن هێزە ئەمنیەکانی چابەهار و مشکین شار دەست بەسەرکران. بەپێی راپۆرتەکان عەبدولغەفور عەزیزی خانشینکراوی ئیدارەی ئاو و ئاوەڕۆی شارستانی چابەهار بووە و بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیسڵاتەوە دەست بەسەرکراوە. لەلایەکی دیکەوە هێزەکانی حکوومەت لە شارستانی مشکین شار هێرشیان کردووەتە سەرماڵی مستەفا ئێکرامی و ئەو چالەکە مەدەنیەیان بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو دوو شارۆمەتدا
لە بەردەستانیە. گیانەدەستانی دوو کرێکار لە شیراز و کەلات نادری. لە دوو ڕۆژی ڕابردوودا دوو کرێکار لە شارەکانی شیراز و کەلات نادری بەهۆی نەبوونی منی شوێنی کارگیانیان لەدەستاوە. بە پێزانیاریەکان کرێکارێکی بەلووش بە ناوی عەبدولسەلام فولادی تەمەن 22 ساڵ لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە لە شیراز لە بەرزای بەر بۆتە خوارەوە و گیانی لەدەستاوە. لە لاکی دیکەوە کرێکارێکی ئەندازیاری خەڵکی کەلات نادری بە ناوی حوجەت فەلاحەتکار لە کاتی کارکردندا بەهۆی بەڕگرتووی گیانی بەخت کردووە. بانکرانی عەلی مەڵایی بۆ دادسەرای زابۆل. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی مەدەنی خەڵکی زابۆل بە ناوی عەلی مەڵایی لەلایەن دادسەرای گشتی و ئینقلابیە و شارەوە بانکێش کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، عەلی مەڵایی بە تۆمەتەکانی بێڕێزی بە بەرپرسانی حکوومەت و بڵاوکردنی پڕوپاگەندا دژ بە کۆماری ئیسلامی لەلایەن لە قیسەیە دادسەرای گشتی و ئینقلابیە و شارە بانکێش کراوە. تێشووی زۆری دەرمان هەزینەی هەژارکردنی خەڵکی ئێران. وەحید مەحموودی ئابووریناسی خەڵکی تاران لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی داوتی پێوەرەکانی پەرداختی هەزینەی دەرمان لە گیرفانی نەخۆشەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. لە سەرانسەری جیهاندا نەخۆشەکان تەنیا 5% تێشووی دەرمان پەرداخت دەکەن، لە حاڵێکدا نەخۆشەکانی ئێران ئەبێ 80% هەزینەکان لە گیرفانی خۆیان بدەن. بە وتەی ئەو ئابووریناسە، سندوقەکانی خانەنشینی مایەپووچ بوون و سیستمی بێهداشت و دەرمان توانایی پێشکەشکردنی خزمەتگوزاری نەماوە. بۆ بۆنەوە ناوەندە دەرمانیەکان هەوڵ ئەدەن تێشووی دەرمان لە نەخۆشەکان وەربگرن. کاتێک کەسێک سەردانی تاقیکە پزیشکیەکان دەکات، 1,200,000 بۆ تاقیکردنەوەی خوێنی پەرداخت دەکات و ڕێکخراوی تەمین اجتماعی و سندوقی خانەنشینی کشوەری تەنیا 100,000 ئەو پارەیە لە ئەستۆرگرێت. گیانەدەستانی 7 کرێکاری معدەن لە ویلایەتی سەمەنگان لە ئەفغانستان. لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی تەقینەوە لە معدەنێکی وێلسوالی دەرەسەوفی سەر بە ویلایەتی سەمەنگانی ئەفغانستان 7 کرێکار گیانیان لەدەستا. بەپێی راپۆرسەکان معدەنێکی بەردی خەڵوز لە ویلایەتی سەمەنگان تەقیوەتەوە و بۆ هۆیەوە 7 کرێکار گیانیان لەدەستاوە و 2 کرێکاری دیکەش بریندار بوون. ناستانداردبوونی معدەن و نەبوونی ئیمکاناتی خۆپاراستن هۆکاری قوربانی بوونی ئەو 7 کرێکارە ڕاگەندراوە. درێژە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و گیانەدەستانی دەیان کەس. ڕۆژی پێنجشەممە 1 جۆزەردان ئەرتەشی ئیسرائیل چەند ناوچەی لە کەرتی غەزە بردومان کرد و لە ئەنجامی ئەو هێرشانەدا 52 فەلەستینی گیانیان لەدەستا. بە وتەی وەزارەتی بێهداشتی غەزە، ئەرتەشی ئیسرائیل بانقەست کۆگای دەرمانی نەخۆشخانەی ئەودەی بردومان کردووە و هەزاران فەلەستینی بریندارن و نەخۆشەکان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراون. هەروەها لە ئەنجامی هێرشەکانی ڕۆژی پێنجشەممەدا بەلانی کەم 52 کەس گیانیان لەدەستاوە و 29 منداڵ و بەساڵاچوو بەهۆی برسێتی گیانیان بەخت کردووە. دووە هەواڵ سنووردارکردنی چالاکی ژنانی ئەفغانستانی لەلایەن حکوومەتی تالیبان. بە پێی راپۆرتی ماڵپەڕی دەنگی ژنانی ئەفغانستان، حکوومەتی تالیبان 91 ڕۆژنامەوانی ژن و 120 معالمی ژنی لەسەر کار دەرکردووە. دەرکردنی ئەو ڕۆژنامەوانانە لە حاڵێکدایەکە هێشتا هەغدەستی دوومانگی ڕابردوویان وەرنەگرتووە. هەروەها 120 معالمی باخچە ساوایان بە بیانووی لە بەرچاو نەگرتنی یاسای شەریعەت بێکارکراون. لە سەرکار دەرکردنی ژنانی کارمەند، کاردانەوەی کۆمەڵگەی جیهانی بە دوای خۆیدا هێنەوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ زەوایان لە دەسەڵاتدارانی تالیبان کردووە کۆتایی بە سەرکوتی ژنان بێنێن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.